هەموو ساڵێک لەم کاتە ئیتر خوێندکارانی قۆناغی دوانزەی ئامادەیی بەردەوام سەرقاڵی ئەوەن کە ئەوانیان کە خوێندنیان با سەرکەوتووی بڕێوە و نمرەیەکیان بەدەستێناوە سەرقاڵی ئەوەن کە لە چ شوێنێک ناویان بێتەوە لە زانکۆکان بخوێنن لە پەیمانگاکان بخوێنن چۆنی ئەم فۆرمەی کە پێویستەکە پێشکەش بکرێت بۆ ئەوەی کە دواتر لە شوێنێک ناوی بێتەوە چۆنی فۆرمەکە پێشکەش بکەن ڕەنگە هەنێکیشان ترس و دڵەڕاوکەیەکی زۆریان لەلا دروست ببێ خەمی ئەوان بێ بە هەڵە فۆرمەکە پڕ نەکەمەوە یعنی کۆمەڵێک سترێسی زۆر لە خوێندکارانە بەدی ئەکرێت جا ئێمە ساڵانە لەم کاتەیە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێیە بە گرنگیەوە سەیری ئەم بابەتە ئەەکەین و بەردەوام هەوڵەدەین کە تەورێکمان تەرخانکەین بۆ ئەم بابەتە بۆ ئەوی کە خوێندکاران بەرچاوڕوونیەکی باشتریان هەبێت لەسەر ئەم بابەتە و دواتر نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە وەکو خۆیان هەنێکیان لە دەمی خۆیانەوە ئەڵێن پاش ئەو هەموو ساڵی خوێندنم ڕەنگە بەهۆی هەڵەیەک کە لە فۆرمەکەما ئەنجامم دابوو نەگەشتە بم بەو بابەتەی کە لە مێشکی خۆمادام نابێت دواتر پراکتیکی بکەم ئەمڕۆ ئێمە گفتوگوی چڕوپڕ لەسەر ئەم بابەتە ئەەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر بەختیار عوبێد کە بەڕێز یانیاریدەدەری سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ کاروباری خوێندکاران ئێستا لەگەڵمان ئامادەیە دکتۆر گیان سڵاو لێبێتەوە ئەم کاتت باش ئەم کاتی بەڕێست و تەواوی بنەران دکتۆر با دەستپێک هەر لە ڕێنمایەکانەوە دەست پێ بکەین ڕێنمایەکان لەم ساڵە هیچ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە بۆ خوێندکاران یاخود هاوشێوەی ساڵانی ترە و بە شێوازێکی گشتی ڕێنمایەکانیش خۆیان لە چێ ئابینەوە فەرموویان بڵێ پێشەکی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و پیرۆزبایی لەو خوێندکارانەکەم کە دوێنێ ئەنجامی خولی دووەم ڕاگەیەنرا لەلایەن وەزارەتی پەروەردەوە بە ئومێدیەوەی کە ئەوانەی چانسی یاوەریان نەبوو یاخود دەرنەچوونە کۆتایی ژیان نییە لە ساڵی ئایندەیە بتوان هەوڵی خۆیان بدەن و نمرەی باشتر بەدەستبێنن بەنسبەت پرسیارەکەی بەڕێستەوە ڕێنمایەکان هاوشێوەی ساڵی پارەبێ یەک گۆڕانکاری ئەو تۆی بەسەردانە هاتووە تەنها ئەوە نەبێت کە هەوڵە درێ لە پلانی وەرگرتنی خوێندکارانە ڕەچاوی ڕێژەی زۆری خوێندکار بکرێت کە لە تاقیکردنەوەکانی پۆلی دوانزەی ئامادەیی بەشداریان کردووە و زۆرترین ڕێژە و کورسی خوێندن لە زانکۆکانی هەرێمی کوردستان فراهەمەکرێ بۆ ئەو خوێندکارانە بە تایبەتی ئێستا استراتیژی وەزارەتی خوێندنی باڵا لەسەر ئەوە جەختەکاتەوە کە زیاتر خوێندنی بڵین بە خۆڕاییەکە کە ئەوەیە کە بەبێ بەرامبەرە زیاتر کورسیەکان لەوەیە زیاد بکرێ و بتوانرێ زیاترین دەرفەت بۆ خوێندکاران بڕخسێنرێ ئێستا استراتیژیەکە بۆ ئەوەیە ڕێنمایەکان گۆڕانکاری ئەو تۆی بەسەرانە هاتووە هاوشێوەی ساڵی پارە بێ بە شێوازی پێشکەشکردنیش بە هەمان شێوە هاوشێوەی ساڵانی ڕابردووە بێکە نزیکەی 10 بۆ 11 ساڵێکە بەو شێوەیە کە لە ڕێگەی پلتفۆرمێکەوە کە ناوی زانکۆلاینە بەو شێوازە خوێندکار پێشکەشیەکە زۆر باشە وەکو هاوکارم ئەژین وتی خوێندکارێک بە ساڵێکی بەفیڕۆنە ڕوا لە پێشکەشکردنی ئەوەی کە بتوانێت لە زانکۆیەکە وەربژێک دکتۆر ئێوە لەوەی پارکە بەرتان کەوتووە زۆر خوێندکار هەیە نەک پاریش ساڵانی پێشووتریش لەوانەیە بەهۆی گرفتێکی بچووکەوە نەیتوانی بێ بەردەوام بێ لە خوێندنی خۆی ئێوە هەڵتان نەوە ئەو کێشە بچووکانە لەم ساڵات چارەسەرکەن کە خوێندکار هیچ گرفتێکی نەبێ یاخو گرفتەکان ئێوە جارێکی تر پیاداچوونەوەی بۆ بکەن ئیتر لای خوێندکار بێ لە سیستەمەکەیە بێ بۆی ئەم گرفتە چارەسەر بێ خوێندکار بتوانێت بە باشی بەشداری بکات. من سپاس دەکەم بۆم پرسیارە بەڕاستی ئەمە ساڵانەی ئێمە پرسیار و ئەم وڵامانە دووبارەکەینەوە زانی کۆی پرۆسەی سیستمە ئەلکترۆنیەکە گرفتیتیانە ینی باشترین شارەزاکانی ئەم وڵاتە و دەرەوە بێنە کە یەکێکە لەو پرۆسانەی کە تەواو دادپەروەری تیا بەردەستە کراوە و بە پرۆسەیەکی زۆر شەفافانە ئەنجامەدرێ هیچ خەلەلێک و کەلێنیشی تیانە ئەوەی گرفتە خوێندکاری پۆلی دوانزەی ئامادەی لە تەمەنیەکایە ناتوانێت خواستەکانی خۆی بە تەواوەتی جێگیرکە یاخود خواستی لەگەن نمرەکەی نەگونجاوە مەسەلەن بۆ نمونە خواستی لە کۆلێژێک و بەشێکە نمرەکەی ئەوە نەکەمە ناتوانێت ئەو خواستەی بەدیبێنێ بۆیە تووشێ جۆرێک لە شڵەژان و پەرتەوازەیی ئەبێ وای ئەکا مەسەن هەموو کەسێک کاریگەری بە سەریەوە هەبێ بەرەو بەشێکە ڕوە دوجار پرۆسەی کردنەوەی دەرگای زانکۆلاین لە نێوان هەفتەیەک بۆ 10 ڕۆژە لەو 10 ڕۆژەیە سەرێکی چەند جاری ڕێی خۆیە گۆڕێ بۆ من فۆرمەکەی پێشکەش کردووە پاش 2 ڕۆژ دێ لە مەڵبەندە ڕاوێژکاریەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان یە ئەڵێ جاریشکە فۆرمەکەم بۆ بگەڕێنەوە دەستکاری ئەکاتەوە یعنی مە حاڵەتمان لایەکە بەداخەوە بۆتە دیاردا ینی ساڵانە بە سەدان خوێندکار فۆرمی پێشکەش کردووە جاریشکەی گەڕێنینەوە فۆرمەکەی دەستکاری ئەکا ئەمە بۆ ئەوە گەڕێتەوە بەڕاستی یەکەم تەمەنی خوێندکارەکە دووەم
خوێندکارەکە وەگوتم خواست و ئارەزووی لەگەڵ نمرەکەی هەندێک جار یەک ناگرێتەوە. سێمیان بەداخەوە خەڵکانی نەشارەزا فۆرمی زانکۆلاین بۆ ئەم خوێندکارانە پڕاکەنەوە وایان لێکن کە ئایندەیان ینی ڕووناک بەداخەوە ناڕۆشن بێ یاوە خۆت تووشی پەرتەوازایی بن و ئایندەیان تاریککەن چکە دوجار خوێندکار کە فۆرم پڕەکاتەوە ئەبێت سێش تێ ڕەچاوی کا بمبورن ئەمە زۆر گرنگە بەڕاستی بێ خوێندکاران ینی زۆر درکی پێ بکەن یەکەم خواستی خۆت کە لەگەن نمرەکە یابی کونجێنی دووەم ئایا باری دارایی من و خێزانەکەم لەبارە لە دەرەوەی شار بخوێنم یان لە ناو شار بخوێنم سێەم ئایا خێزانەکەم باری داراییان لەبارە بۆی کە من لە دەرەوەی سیستمی خۆڕایی بە سیستمی ئێواران یا پەڕالێل بخوێنم چکامە بەرامبەر بە تێچوویەکە پێویستە خوێندکار ساڵانە بیدا ئەم ینی سێ خاڵە گرنگە خوێندکار ڕەچاوی کە هەرگیز تووشی هەڵە نابێ بەڵام بەداخەوە بۆ نموناڵێ با من نمرەکەم زۆر بەرزە پێشکەشی کۆلێژی ئەندازیاریەکەم حەزی شیرێنی ئەها پێشکەش کۆلێژی ئەندازیاریەکە بەس بڕی نمرەکەیەتی خەڵک دوجار توان گیرێدا تۆ نمرەکەت ئەندازیاری وەری گرتووە بۆ نمونە تۆ بۆ ئەچیتە کۆلێژی بۆ نمونە زمان لەوایە خۆی کەسێکی زۆر سەرکەوتوو بێ لە ڕووی زمان و زمانەوانیەوە بەڵام دوجارەکەوێتە دوای ئەوەی کە خەڵک چیلەوەی بێ بەداخەوە ئەمەوە ئەکە کە گۆڕانکاری لە خواستی خوێندکارەکە باش دکتۆر نەبرە دیاری کراوە ئەمساڵ بۆ ناوەندەکان بۆ نمونە ئەگەر بۆ زانکۆکان بە یاخود بۆ پەیمانگاکان بە لە چم نمرێکەوە ئیتر خوێندکار ئەتوانێت لە فۆرمەکەیە بەپێی ئەو نمرەی کە خۆی هەیەی خواستەکانی خۆی پڕکاتەوە بۆ ئەوی کە ئەم هەڵە باوش کە ئێستا ئاماژەت پێکرد لە سەردەمی بنەوە کە چەند ساڵێکە خوێندنم تەواو کردووە هەر هەبووە لە پێش منیشەوە ئەمە هەبووە ڕەنگە نمرەکەی من نمرەیەک بوو بێ کە لە توانای ئەو کۆلێژیان نەبوو بێ کە من حەزم پێی بوو بێ بەڵام دوجار لەبەرەوەی کە خۆم حەزم لێ بووە لە فۆرمەکە پڕم کردوەوە تومە بەشکم سەر بگرێ ئەمە هیچ ڕێگەیەکی وا هەیە یعنی تۆ هەڵی وا ئەکرێ ئەگەر نمرەکە خۆی لە ئاستی کۆلێژەکەیانە بوو خوێندکار بڵێ بەشکم سەر بگرێت تەکنیکێکە خوێندکار پێویستە ئەم تەکنیکە بەکاربێنێت یەکەم تەکنیکیان ئەوەیە کە تۆ لە ڕێنمایەکانە ڕێبەر بەردەستە تەبعاان بۆ خوێندکاران هەم بە هارد کۆپی هەم بە سۆفت کۆپی لە ناو سیستمەکەیە هەیە ئەوش ئەوەیە بە وردی ڕێنمایەکان بخوێنێتەوە بۆ نمونە ئەڵێ کۆلێژە پزیشکیەکان کۆنمرەی خوێندکار لە 85 کەمتر بوو پێویست ناکە پێشکەشیکە بۆ نمونە ئەڵێ بۆ کۆلێژەکان بە گشتی لە سیستمی خوێندنی گشتیە یاخود خۆڕاییە لە 65 واچێتە کێبڕچێەوە تۆ پێویست ناکە 63 و 64 هەیە پێشکەشیکەی ئەڵێ پەیمانگاکان لە خوێندنی گشتیە لە 16 کێبڕچێواتە لە 16 تۆ چانسی کێبڕچێکردنت هەیە و بۆ سیستمی پەڕەلێل و ئێواران بۆ پەیمانگاکان لە 55 بۆ کۆلێجەکان لە 16واتە تۆ لە 55ەوە چیتە کێبڕچی وەرگرتنەوە بە تێکڕای سیستمەکان ئەمە خاڵیەکەم خاڵی دوم تەکنیکی دوم چییە کۆنمرەی 2 ساڵ لەمە و پێشتر خوێندکار بیخوێنێتەوە یاخود دیراسی بکە بۆ نمونە من حەزم لە کۆلێژی کاژێڕی و ئابووری بەشی کارژێڕی کارە با سیرکەم 2 ساڵی ڕابردوو ئەم بەشە بە هەموو سیستمەکانیەوە بە سیستمی گشتی سیستمی پەڕەلێل بە ئێواران نمرەکەی لەکوێ وەرگیراوە خواستی من ئەبێ یا سێ نمرە کەمتر یا سێ نمرە بەرزتر لەو ڕێنجەیە هەموو بەشەکان بنووسم دوجار سێ نمرە کەمتر سێ نمرە بەرزتر قەت لەوە نەهاتۆتە خوارەوە نەچۆتە سەرەوە وەگوتم دوای ئەوەی کە ئەو ڕێنجە دیاری کرد اینجاوە حەزەکانی خۆت لە چوارچێوەی ئەو سێ نمرە بەرز و نزمیە و توانای لایەنی دارایی و ئابووری خێزانەکەشت دکتۆر لەم نێوەندەیە بە پێی پلەبەندیەکان خوێندکار زۆر کات لەو نمرەی کە بەدەستێنەوە لەوانەیە چەند کۆلێژێک پێشوازی لێ بکات بەڵام بەداخەوەم خوێندکارە لەوانەیە بە پێی حەز و ئارزووی خۆی نەبێت بەهۆی کە خێزانەکەی و کۆمەلگاکەی و ئەم هاانیە بچێتە ئەم کۆلێژیان ئەم هاانیا چکە لەگەڵ ڕێزم هەموو کۆلێژێکی ناوزانکۆ تایبەتمەندی خۆی هەیە و بەشێکە لەم کۆمەلگای و ئەتوانێت سوودیش بەخشێت هەم لە کۆلێژی وەرزش و هوەر و هەتا و کۆلێژەکانی کە پلەپەندی هەیە بۆ سەرەوە هەمووی سوودی هەیە هیچ شتێکیان بەبێ هۆکاردانراوە لەویە بەڵام ئەم کەسە کە حەزیە بێ با باسی کۆلێژێک بکەینە چه کۆلێژی وەرزش کەسی سێم خێزانەکەیە کە سەری لێ تێگەیات یعنی سێ بەشی پێ بڕکاتەوە زۆر جار ئەمە گرفت بۆ ئێوەش دروستەکە لە زانکۆیە گرفتیش بۆ خێزانەکەی خۆ دروستەکاتەوە لە کاتی ئاڵوگۆڕکردنی کۆلێژەکە ئەم کەسە بێ بەشە بێت
من پێم خۆشە تۆ ڕوونکردنەوە بێ لەسەری و ڕێنمایەک شەبێ بۆ خێزانانە بە ئەو خوێندکارە چەنە ئەو شوێنەی کە بۆیە خوێنی ئەوەنەش گرنگە کە حەز بۆی هەبێ بۆی تیا سەرکەوتو. طبعا پاڵنەری سەرەکی سەرکەوتنی خوێندکار لە ژیانی ئایندەیە من هەمیشە وای ناوەنیم کە خوێندکار یعنی دوو قۆناغی ژیانی هەیە. قۆناغیشان ئەوەیە کە پەروەردە تەواوەکە بڵێن ئەو سیستمەی کە تاوەکو پۆلی 12 ئامادەیە کە سەر بە وەزارەتی پەروەردەیە خوێندکار لەوەیە نازانی خواستی چییە ئارەزووی چییە ئەخوێنێ بۆی نمرەیەک بەدەستبێنێ. لە ئێستاوە ژیانی خوێندکار دەست پێکات چکە ئەمڕۆ کە بەیانی خوێندکار لە زانکۆ وەرەگیریە لەو ڕۆژەوەی تر خوێندکار ئایندەی دیاری ئەکرێ بۆ نمونە چه خواستێکی هەیە و چه پسپۆڕیەکی بۆ ئەبێ دوجار ئەم پسپۆڕیە وەک بەڕێزت باست کرد بە پەروەردەی وەرزشیەوە تاوەکو هەموو پسپۆڕیەکانی کە ئەچینە بەرزتر پزیشکی گشتیشی هەمووی بە بازاری کار و بە بازاری کەرتی گشتی و تایبەتەوە گرێ دراوە. يعني بۆ نمونە پەروەردەی وەرزشی نمونەیەکی جوانت هێنایەوە خۆی ئێستا ڕاستە لە کەرتی گشتیە کە مەبەستمان حکوومەتە دامەزراندن نییە بەڵام دەیان پەیمانگا و خوێندنگی تایبەت هەیە هیچ خوێندنگەیەکی تایبەت نییە وانەی وەرزشی نەبێ و مامۆستای وەرزشی پێویست نەبێت ئەمە یەکێک. خاڵێکی تر کام گەڕک هەیە 1 بۆ 2 سنتەری لەش جوانی و جیمیتیانە ڕاست ئەمانە بۆیە زانی ئێمە مشکلەیەکمانەیە خوێندکار وازانەیە ئەگەر دامەزراندنی کەرتی حکومی نەما ئیتر ئەم پسپۆڕیە لە بازاری کارە ئیشی دەستناژیانەوەستێ ژیانەوەستێ ئەمە گەورەترین هەڵێ ئەمە یەکەم. دووەم لەناو خێزانەکانی ئێمەیە کللتورێکی تر هەیە ئەینە لای ئێمە هەمیشە دامەزراندنی حکومی لەوە باشترە ینی سێ ئەم کللتورەکە لە لای ئێمە بەربڵاوە وای کردووە تەوان بۆیە مناڵەکانیان هانەدەن بۆ بەشێک کە چانسی وەرگرتنی دامەزراندنی حکومی هەبێ پێی باشە مناڵەکەی لە ئایندەیە بە موچەیەکی 500,000 دیناری دامەزرێ لە کەرتی گشتی بەڵام ئامادە نییە بینێرێتە پسپۆڕیە کەم مناڵەکەی تیا سەرکەوتووە و لەوانەیە کەسێکی زۆر بلیمەتی تیا دەربچێ بۆ نمونە لە بواری ئایتی داتابەیسە ئایتی و دەیتابەیسە لەوانەیە دروستکردنی یا هەوڵێکی 1 ڕۆژی موچەی مانگەکەیک لە کەرتی حکومی بێ. من برادرم هەیە و کەسی نزیکی خۆمم هەیە یعنی ئیشکردنی لە دروستکردنی پرۆگرامێکە بەقەی موچەی مانگەکەیەتی باشە ئەمە خواستی خوێندکارەکە و بلیمەتی خوێندکارەکە وای کردووە لەم پسپۆریا سەرکەوتو بێ پێویستە خێزانەکانمان سەپۆرتی مناڵەکانیان کەن بۆ ئەمە لێرەوە هەر بۆ سەپۆرتی قسەکەی بەڕێزت من جەخت لەسەر شتێکەکەمەوە وێنەیەکی زۆر جوانی خێزانی ئەو خوێندکارە یەکەمەی کوردستانم بینی کە دایکەکە چۆن سەپۆرتی مناڵەکەیەکە کە یەکەم یاریێمی کوردستانە بەڵام خواستی پزیشکی گشتی نیە ئەڵێ منە بمە بلیمەتێک و زانایەک لە بواری ماتماتیکە ئەمەیە سەپۆرتی کەسوکار و خێزان پێویستە ئێمە سەپۆرتی مناڵەکانمان بکەین حەزیان لە چییە نەک من حەزم لە چیە دوجار حەزی من جیاوازە لەگەر جەناب ڕاستە بەدڵنیایە دکتۆر ئەگەر کەسێک هەڵەیەکی کرد لە فۆرمەکەیە ڕەنگە بۆ ئەو تەمەنە خوێندکار زیاتر لە تەمەنێکی گەورەتر هەست بە دڵە ڕاوکێ و بە بێتاقەتی و بە خەفەت خواردن و یعنی هیچ ڕێگەیەکی جاریکراو هەیە ئێستاگەر ئاماژەی پێ ڕوونکردنەوەی پێ بدەی بۆی ئەگەر خوێندکارەکان هات و هەڵەیەکیان لە فۆرمەکەیان ناکرد ئیتر وا نەزان کە ئەمە کۆتایی دنیاە زۆر بێتاقەت بن نەزان هیچ چارەسەرێکی هەیە ئەگەر ڕێگەیەکی دروست هەیە کە بیگرنە بەر لە پاش ئەوەی کە ئەگەر فۆرمەکان بە هەڵە پڕکردەوە پێویستە کاچی بکەن. بەڵێ بێگومان وەگوتم سەرجەم زانکۆ حکوومیەکانی هەرێمی کوردستان مەڵبەندێکی ڕاوێژکاریانەیە لەم مەڵبەندە ڕاوێژکاریانە دەسەڵاتی ئەوە بەخشراوە بە ئێمەمانان کە بتوانین فۆرمی خوێندکار هەڵەی تیا کرد بۆی بگەڕێنینەوە تا بیگەڕێنینەوە ئەو خوێناغی کە خوێندکار هەڵەکەی تیا کردو چارەسەری بۆ بکەین و جارشکە فۆرمەکەی سێند کاتەوە بۆی خوێندکار پێویست ناکات تووشی دڵە ڕاوچێبێ ئەتوانێت سەردانی نزیکترین زانکۆ بکە بەڕێوەبەرەتی تۆماری گشتی لە زانکۆکی شارەکەی خۆی دابکات و بتوانێت فۆرمەکەی بگەڕێنێتەوە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوش ئەوەیە تکایەکم لە خوێندکاران هەیە وەک گوتم ڕیزبەندیەکیان بۆ دروستەکەن لە ناوەندە بازاڕیەکان با بڵێم بەو زمانە کە بەرامبەر بە تێچوویەک یاخود بە بڕێک پارە فۆرم بۆ خوێندکار پڕەکەنەوە ئەمە گەورەترین کارەساتە ساڵانە ڕوبەڕووی ئێمە و وەزارەتی خوێندنی باڵا بێتەوە چۆن خوێندکارەکە وەک گوتم ئێمە بێ سێشت بکەین بە پێوەەر بۆ پڕکردنەوەی فۆرمی
خوێندکار پێوەری خواست کە زۆر گرینگە حەز و خواستی خوێندکار چییە؟ دوجار ئەو حەز و خواستە لەگەن نمرەکەی ئاگونجیانە و باری دارایی خوێندکار لەگەڵ خێزانەکەیە و ڕێگە پێدانی خێزانەکەی لە دەرەوەی شارە خوێنیان لە ناوی شارە خوێنین ئەم سێ خاڵە زۆر گرنگە بەڵام ئەچێتە لای نزیکترین ناوەند کامانی بە پارە فۆرمەکان بۆ پڕەکەنەوە چیەکە یەک فۆرمی لایە فۆرمێکی ستانداردە تەبانەوە لە هەموو کەسێکی لە زانکۆ حکوومیەکان هەیە لە هەموو لای هەموو کەسێکی لە هەر کەسێک لە بواری کۆمپیوتەرە ئەلفوبەیەک بزانێت ئەتوانێت ئەوە دروست بکە بۆ نمونە بەرزترین نمرە لە کۆلێژی پزیشکی زانکۆی سێمانی بووە گریمان 100 لە 100ەوەیە نزمترین بەش لە قەزای ئێکسە با ناوی شوێنێنێنین کە 55 بووە لە 100ەوە بۆ 55 باشە لەوایە قەزای ئێکس لە سنوورێک بێ 200-300 کیلۆمەتر لە سێمانیەوە دوور بێ و ئەم کچایە ئەم کوڕا خێزانەکەی ڕێی پێ نەدا بچێتە ئەو قەزایە یاخود ئەو شار و چکەیە پاشە تۆ ماڵی ئەم خەڵکە بوو ینی ئایندەیان تووشی ینی گرفتەکەی تو تووشی کێشە ئەەکەی ئایندەی ینی بەلاڕێدا ئەیبەی ئەمە گەورەترین گرفتە ئەمە چییە تۆ فۆرمێکی ستانداردت هەیە جا خوێندکار خۆی لە فۆرمی ستاندارد بپارێزێت کام وایە قەت گوێ لەو کەسانە نەگرن کە بە ناوی فۆرمی ستانداردەوە تۆ دوجار با نمرەکەت ئەندازیاری و پزیشکی وەرگێ ئەی حەزی خۆت چیە ڕاستە لەوای من حەزم لە ئەوەیە کە لە ئایندیا ببم بە پارێزەر پێشکەشی کۆلێژی یاسایەکەم خۆ دوجار حەزی بنەگە کۆلێژی یاسا لە ناوزانکۆی سێمانی وەری نەگرتم مادام حەزم لێتی توانای ئابووری و دارایی ماڵەوەم ڕێگەم پێ ئەدا کۆلێژی یاسا لە زانکۆی دووەکش بێ ئینووسم ئەمە زۆر گرنگە خۆی زۆر گرنگە دکتۆر یعنی بە تایبەتی ئەمە بۆ خێزانەکان و بۆ خوێندکارەکەش چونکە هەردووچیان بەیەکەوە زۆر جار دایکێ لەگەڵ کچەکەیە لە شوێنێک لە دوورە دەستی شاری سلێمانیەوە ینی ئەم هەموو ڕێگایە بڕێ یەتە لای یەک کەسێک ئەم فۆرمە ستانداردی بۆ پڕکاتە دوای تووشی کێشەیەەکە ئەی وڵی ئەو نییە چیتە لای فۆرمە ستانداردە بچۆرە زانکۆکە وڵی کۆمەڵی کارمەند لە بەشی ئیدارە دانیشتون وڵی ڕێنمایی زۆر باش تێنێ وڵی بە شێوازێکی شتێتەگەێنن لەوانەیە پێویستە بە هیچ کەسێکیش نەبێ و لەلایەن ئابووریشەوە پارەیەکیش نەی بەو کەسە پێم خۆشە تۆ ڕوونکردنەوە بێ لەسەری چونکە هەمیشە دەرگای زانکۆ کراوەتەوە بە گشتیش باسەکەم لە کۆلێژەکانە کەسانی لێن شارەزان ئەتوان ڕێنمایی تەندروستیش بن بۆی کە کیش خوێندکارێک نەتوانێت گرفتی بۆ دروست ڕاستپاس دەکەم من داوا لە دایکان و باوکان و خوێندکارانەکەم لەبری ئەوەی ئەڕۆن بۆ سنتەرەکانی پڕکردنەوەی فۆرم بە بەرامبەرێک با بێن بۆ کۆلێژ و پەیمانگا و زانکۆکان سەردان بکەن لە مەڵبەندە ڕاوێژکارەکان دووشت خزمەت گوزاری هەیە لە هیچ شوێنێک پێشکەش ناکرێت یەکەم خزمەت گوزاریەک ئەوەیە کە خوێندکار دەرونی نائارامە نمرەیەکی هێناوە لەگەڵ ئەو بەشەی کە حەزیلێتی یەک ناگرێتەوە ئێمە زانیاری ئەوەمان لایە لە زانکۆکان کە دەرونی ئارام کەینەوە و پێی بڵێن ئەمە کۆتایی ژیان نییە دوجار ئەم بەشەوەری نەگرتی ئەم بەشانەش نزیکن لە خواستی تۆوە و نزیکن لەو پسپۆڕیە کە تۆ حەزر لێتی چکە دوجار هەندێ بەشێ خوێندکار چکە لە ماوەی دیراسەتی پۆلی تا 12 ئامادەی لەیەکی سەرەتایەوە بۆ 12 ئامادەی دوای نەی خوێند دەبێ زانیاری نەبێ لەسەر ئەم بەشانەوە نەزانێ ئەم بەشە یعنی بەناو ئەزانێ ناوەکەی چییە بەڵام لە ناواخن و لە ناوەڕۆکە نازانێ ئەمە لەگە بازاری کارە لە کوێ جێ بێتەوە ڕاست ئێمە لەلایەنە دەرونیەکەی ڕەچاوەکەین و ئەی خوێنینەوە و ئارامیەکەین دوجار نایڵین بە هەڵدێرا بڕە دووەم خۆمان فۆرم بەبێ بەرامبەر بۆ خوێندکار پڕەکەینەوە یعنی زانکۆکان هاوکارین لە پڕکردنەوەی لە ناوەندەکانی کۆمپیوتەرمان بۆ پڕکردنەوەی فۆرم وە سێمیش وڵی پڕکردنەوەی فۆرم خوێندکار پێویست ناکات بچێتە هیچ شوێنێک چکە زۆر ئاسانە لە کام پلتفۆرمی سوۆسیال میدیا ئەپرسی زۆر لەوانە ئاسانترە کە خوێندکاری هەمووی بەکاریێنێ بۆیە ئەتوانین ئێمە ئەڕێنیان دکتۆر دوارێنمایت بۆ خوێندکارەکانمان بە تایبەتتر بە پێی ئۆزمونی کە بەڕێستان هەتانە ماوەیەکی زۆر کارتان لەگەڵ خوێندکار کردو ڕەنگە خوێندکارێک هەبوو بێ ئەو بەشەی کە خۆی خواستی لەسەری نەبوو بێت دواتر لەو بەشە ناوی هاتووەتەوە و دواتر کەسێکی زۆر سەرکەوتووی لە دروست بوو و ڕەنگە خۆشەویستێکی زۆری بۆ ئەو بەشە لەلا دروست بوو بێ بەڕێستان لەسەر ئەم بابەتە چی ئەڵەن چونکە ڕەنگە زۆربەی زۆری خوێندکاران کاتێکە لەگەڵیان گفتوگۆکەی دواتر ئەڵە من ئەو بەشەم بەدڵ نییە کە ناوم لێ هاتوۆتەوە لەبەرەوە ناتوانم لەو بەشە بخوێنم بەڕێستان ئەڵەن چی لەسەر ئەم بابەتە بێگومان تەبەن داوا لە خوێندکارانی ئازیزەکەم ڕێبەری خوێندکارانی ساڵی پار ئێستا بەردەستە توانن لە گوگڵ لە ماڵپەڕی وەزارەت لە ماڵپەڕی زانکۆکان
داونلۆدیکەن و ڕێبەر بە تەواوەتی بخوێنەوە چکە ڕێبەر دوجار ئەمە گایدلاینێکە بۆ ئەوەی کە ڕێنوێنی بکات چۆن فۆرمی زانکۆلاینەکەی پڕ بکاتەوە ئەو ڕێنمایانەی کە ئێمە ئاماژەمان پێکرد و ناوی هەموو بەشەکان کە نزیکی 600 بەش لە تێکڕای زانکۆکانی هەرێمی کوردستان هەیە هەمووی ئاشنا ئەبێ پێی ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم کە زۆر گرنگە خوێندکار تەنها لە حەزیەکە خۆی نەبینێتەوە چەند ئارەزوویەک دیاری بکە بۆی بتوانێت چەند ئۆپشنێک لە بەردەستیابێ بتوانێت ئایندەی خۆی لە ڕێگەی ئەم بەشانەوە ببینێتەوە. دەستەکانە خۆش بێت. سپاس بۆ تۆ ئەمڕۆ لەگەڵمان ئامادەبوونێ بە هیوای ئەوەی ڕێنمایەکان بۆ خوێندکاران و بۆ خێزانەکان بتوانن بە شێوەیەکی باش مامەڵە بکەن تاوەکو خوێندکار بێبەش نەبێ لە خوێندن. دووبارە سپاس بۆ ئامادەبوون. دەستەکانە خۆش بێت دکتۆر.